سلااو ڕێز خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامە سفر یەکژیری یەکەم ئەڵلقەی بەرنامە سفر یەکژیریە لە ڕۆژانی سێشەم ئەنجام دێت هاوڕێیان لەمە و دووە ڕۆژانی سێشەم کاتژمێر 9 یاخود 10 شەو لەو یەک دوو کاتە بزبط نازانم کی پێرا دەکەم 9 یان 10 شەو بەرنامە سفر یەکژیری بڵاو دەکەین لە ڕۆژانی سێشەم هۆکارەکەی چێکە دوورمان خستەوە لە پێشەم لەبەرەوە بوو وەکو پێشتر هەواڵەکان زۆر نینە زۆربەی هەواڵەکان تا ناوەڕاستی هەفتە هەن وەروەها پلانێکی دیکەم هەیە بۆ ڕۆژانی پێشەم و هەینی ئەویش دارانی هەندێک لە ئالوانە ڤیدیۆی سەرنجڕا چێژ بیتن کە پلانێکم هەیە ئینشاءڵڵا لەو سێشەمە دەست پێ دەکەین کە ئەو ڕۆ دەکاتە شەشی مانگە و چەندین ڤیدیۆی جیاواز بڵاو دەکەینەوە تەنانەت هەوڵ دەم ڕۆژانە دوو ئەپلۆد بکەین یەکیان لە کاتژمێر 4 عەسەر یەکیان لە 9 شەو گۆڕانکاریێکی گەورە دەبین لە چنان ڕۆژ بە ڕۆژ ئینشاءڵڵا شێوازی تەمنێڵەکان تۆز گۆڕانکاری بەستا دێنم گەیم پلەی زیاتر دەبین ڕیاکشن دەگەڕێتەوە و ڕیاکشن بۆ گۆرانی دەگەڕێتەوە ئەوڵ دەین ئینشاءڵڵا ئاکتیڤی چەناڵ زۆر بەرزکەینەوە سوپاسی هەمووتان دەکەم گەیشتین بە 110,000 سابسکرایب کە خەونێکە هێشتا خەونە لە بۆ من سوپاسان دەکەم تکا دەکەم بەداگرتنی دوگمەی لایک پشتگیری لەو ڤیدیۆیە بکەم پشتگیری سەزدەم ڤیدیۆەکان بکەن زۆر گرنگە هاوڕێیان دوگمەی لایک لە ڤیدیۆەکان دابگرن چونکە بەڕاستی یارمەتێکی زۆر گەورەی چەناڵ دەدەن وەروەها هەر لەو هەفتەیە کامپینی ڕکلامکردنیشمان ڕاگەیاند بۆ کەسانی حەز دەکەن ڕکلام لەناو چەناڵی یوتیوبی ژیر بکەن لە کمیونیتی پۆستێکم کردووە دەتوان بڕۆن بینەری بن لە بەشی کمیونیتی تێیدا باسی هەموو وردەکاریەکان دەکەم کە چۆن دەتوانین ڕکلامێک لەناو چەناڵی ژیر بکەیت قسەکردن بەسا بابێنە سەر هەواڵەکان یەکەم هەواڵش باسی بکەم کە ئەوڕۆ دوشتی زۆر گەورە ڕوویدا بۆیش زیاتر حماسەت ئەمنی گرت ئەوڕۆ بەرنامە سفر ژیرتان بۆ پێشکەشکەم یەکەشان بە یەکەم دەستپێکەکەن ئەوش دەستپێکردنی State of Play کۆنفرانسی یاخود کۆنفرانسە بچووکە ئیڤنتەکەی پلیستیشن کە لە زیاتی E3 State of Play مان بینی پێش E3 بێگومان State of Play مان بینی بۆ یاری Horizon Forbidden West کە تێیدا چەند خولەکێک لە گەیم پلی یاری Horizon مان بینی زانیاری زۆرمان سەری بینی تەکنیک و گەیم پلی یاریەکەمان بینی وەروەها ئاشکراکە یاریەکە شێواز و ستایلەکەی چۆنە گرافیکەکەی چۆنە و ماپەکە چۆنە زۆر شتمان لەسەر زانی ئەو جارە State of Play ئەو جارە کە زۆری نەمان داوامان دەکرد حەزمان دەکرد گادۆڤواری نوێ ببینین کە دەنگویەکان زۆر باسییان لەوەی دەکرد گادۆڤواری نوێ بەڕێوەیە 100% هەرچەندە دەنگویانە هێشتا هەرماون چکە ئێستا زیاتر باسی دەکەم State of Play جاران بێگومان یاری گادۆڤوار و هۆرایزنی تێدا نابی و یاری گەورەی لەوانەیە هەر تێدا نەبی تەنیا چەند یاریێکی ئیندیە واتە چەند یاریێکی بچووکە لەگەڵ نزیکەی 30 خولەک لە گەیم پلی یاری دێثلوپ کە بڕیارە لە بۆ PlayStation 5 بە تایبەتی لە ماوەیەکی نزیک بڵاو بکرێتەوە واتە State of Play ئەو جارە هیواکاتان بەرز مەکەنەوە بڵێن گادۆڤواری نوێ لەو State of Play دەبین تەنانەت سۆنی هەر لە بەفەرمی لە بلۆگ پۆستەکەی خۆیان ڕاگەن چاڕوانی گادۆڤواری نوێ مەبن لەو State of Play هۆرایزنی نوێ نیشان نادەن تەنانەت هیچ یاریێکی گەورەش نیشان نادەن بەڵام دەنگۆیەکی دڵی سوپرایزێکی تێدایان سوپرایزەکە نە گادۆڤوارە هۆرایزنە شتێکی دیکەیە بەڵام نازانم سوپرایزە چیە لەوانەیە لە لای کەسێکی سوپرایز بی بەڵام لای مە سوپرایز نەبی لەبەرەوەی مە هەموو هەفتان باسی دەنگۆیەکان دەکەین شتەکان بە سوپرایزی نەمایتەوە لە بۆمە بەڵام گادۆڤواری نوێ هاوڕێن لەو هەفتەیە چاوەڕێ مەکەن من وەک خۆم پێشبینی خۆم پێم وایە لە مانج لە کۆتایی هەفت یاخود سەرەتا و ناوەڕاستی مانجی هەشت لەوانەیە State of Play تایبەت بە گادۆڤوار دەخولەکێک لە گادۆڤوار نوێیەکە ببینین کە سۆنی ئێستا پێی ناڵێ گادۆڤواری ڕاگنەڕۆک بەڵکو تەنیا دەڵێ نیو گادۆڤوار یاخود ئەپکەمینگ گادۆڤوار بۆیە هاوڕێیان منیش لەمە دووە ناڵم گادۆڤوار ڕاگنەڕۆک لەوانێ ناوە ئەسڵێکە نەبی ناوە ئەسڵێک ینی ناوی دووەم یاری گادۆڤواری نەبی منیش دەڵێم گادۆڤواری نوێ بۆ ئێوەش هەوڵ بدەن لە کۆمنت وشت بنووسن گادۆڤوار ڕاگنەڕۆک یاخود ڕاگنەڕاک بنووسن گادۆڤواری نوێ ئەوە وشە ئەسلێکی کە سۆنی ئێستا خۆی بەکاری دێنی PlayStation خۆی بەکاری دێنی بەڵام گادۆڤواری نوێ ڕاستە دوورخرایەوە لە بۆ 2022 بەڵام بەپێی ئەو ستودیۆی سانتا مۆنیکاوی کە ئێستا ڕۆژانە هەلی کار بڵاو دەکەنەوە لە تویتەر دەبینم کە بەردەوام کەسی نوێ تەعین دەکەن لە لای خۆیاندایان دەمەزرێن دەنووسن بۆ یاریێکی ئاشکرا و نەکراوە واتە یاریێکی تەواو نوێ کە گادۆڤوار نییە کەواتەکە سانتا مۆنیکا هەرچەند سانتا مۆنیکا زۆر گەورەیە لەوانەیە بەشێکیان تایبەت کردی بە گادۆڤواری بەشێک بۆ یاری نوێ بەڵام من پێم وایە گادۆڤار زۆربەی کارەکانی تەواو بەڵکەوە سیاسەتی کۆمپانیای سۆنی بوو کە یاریەکەیان دواخست بۆ ساڵەکە ئەگەر نام باوەڕ ناکەم گادۆڤار تەواو نەبووبی من پێم وایە گادۆڤاریان لەبەر چەند هۆکارێک دواخست یەکەمیان دایانوی زۆرترین کۆپی لێ بفرۆشێ لەسەر PlayStation 5 چکە PlayStation 5 هێشتا نوێ 9 میلیۆن داین لێ فرۆشێ بەڵام هەر کەمە لە چاو PlayStation 4 و دووەمیشیان بۆ مامەدیاکە کە سۆنی زیاتر بیر لە فرۆشی یاریەکە دەکاتەوە بۆیەش یاریەکەی دواخست و هەروەها یاریەکەشی خستە سەر PlayStation 4 واتە چەندین زانیاری هەیە وەکو ئەوەندەی وەکو ئەو بابەتە ڕۆژنامە نووسیانەی کە بە دوای دەگەڕم ڕۆژانە چەندین سیاست هێدەبینم کە سۆنی زیاتر گرنگی بە فرۆشی یاریەکەی دەرتە ناحقیشیان نییە بگومان لەوانەیە بەلایکمی 200 میلیۆن دلار لەو یاریە سەرف بکەن دایانێ پارەکەی خۆیان بە زیادەوە بینەوە وا بکەن بەشی داهاتووی دیکە و دیکەی لێ دروست بکەن کاتە چاڕوانی یاری گەورەمە بن لە State of Play کە ڕۆژی پێنجشەممە کاتژمێری 12 شەوە بزانم بە کاتی هەرێمی کوردستان ئەنجام دەدرێ من نازانم لایڤ ستریم دەکەینەوە لەگەڵ هاوڕێکانمان یاخود نا چونکە بەڕاستی بادەم یاریێکی گەورەی تێدا نەبی لەوانەیە لایڤ نەکەینەوە بەڵکو لە سفر یەکژیری لە هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا زیاتر بۆتانی باز دەکەم بەڵام دێثلوپی دەبینین لەگەڵ چەند یاریێکی بچووک چاڕوانی هەر ئەوەندەی بکەن
بهیوا نابن بێمە سەرهاڵێکی کە ئەوەیان زۆر دڵخۆشم و خۆشم بۆی ئامادە کردبوو چەند ساڵێکە دەمویست نیتندۆیەکی نوێ بکڕم بەڵام هەر خۆم تاخیر دەکردم وت ئۆکەی با ڤێژنە نوێیەکە بێ اینجا ڤێژنە نوێیەکەی بکڕم چکە بەڕاستی ئێستا لەخوای بەزادی پلەیستیشن 5مان هەیە وەروە ئەکسبۆکس سیریسشمان هەیە پێویستیمان بە چی تکەمایە نیتندۆ سویچێکمایە کە بتوانم ئەو دنیای نیتندۆ زیاتر بێمە ناوی چکە بەڕاستی من دوورم لە نیتندۆ لەبەرەوەی نیتندۆ نییە نیتندۆ وەکو پلەیستیشن و ئەکسبۆکس نییە بڵێ یاریەکانی لەسەر پیسی بڵاو دەکاتەوە بەڵکو بە کراک هەیە لەسەر پیسی بەڵام بە تەواوەتی کار ناکەن یاخود کێشەیان زۆرە بۆیە چاوەڕوانی کڕی نیتندۆیەکی نوێمان نیتندۆش وەڵامی دایە وتی ئۆکەی بەڕێز ژیر ئێستا هەست لە نیتندۆی نوێ ئەوەش نیتندۆی نوێ بڕیارە لە مانجی هەژ نیتندۆیەکی نوێ بخرێتە بازاڕەکان کە شاشەکەی ئۆڵێدا وەروە تەچ سکرینە کە یەکەم جارە ئەوشتە لە ناو نیتندۆ دەبینین کە تەچ سکرین بی وەروە ئۆڵێدیش بی ینی بەو شێوازە بی هەر هەفت ئینچە بەڵام شاشەکە ڕووناچی زیاترە گرافیکی جوانترە 4K نییە بەداخەوە ینی هیواخوازم 4K بی بەڵام تاوەکو ئێستا سپێکەکەیان بڵاو نەکردەوە تەنیا دەڵێن قەبارەی میمۆریەکەی 64 گیگابایتە و دەتوانین زیاتریشی بکەیت لە ڕێگەی مایکرۆ SD کارت واتە بە میمۆری بچووک بەڵام میمۆریەکە دەبێت ڕێگە پێدراوی لەلایەن نیتندۆوە لە ڕووی سورعەت و کواڵیتی شتەوە بەڵام نازانین ئایا هەمان پرۆسەسەری لەسەر هەمان ڕامی لەسەر هەرچەندە من بەپێی قسەکانی نیتندۆبی هەمان شتە بەڵام دەنگۆی چێ دەڵێن هەمان شت نییە پرۆسەسەرەکەی نوێ کرایتەوە گرافیک کارتەکەی نوێ کرایتەوە گرافیک کارتی نییە بەڵام هەنی گرافیک کارتەکەی لەسەر چیپەکەی واتە یەک پارچەیە گچکەیە وەکو مۆبایل تەعامل لەگە دەکرێت بەڵام نیتندۆ هیچ باسی لە شتان نەکرد تەنیا دەڵێ سیستەمێکی نوێی ئۆدیۆماندانە واتە سپیکەرێکی کەیان لە ژێرەوە زیاد کردێت کەوا دەکات دەنگەکە باشتر بی هەروە کێبڵی ئیتەرنێتیان لە بۆ لێدایە واتە وایفای دەتوانین نەبوو پاژەزیاتی وایفای بە ئینتەرنێت کێبڵ یاری بکەی و یاری داوڵۆنکە کە ئەوەش بێگومان خێرایەکی زۆر زیاتر بە کۆنسۆڵە بچووکەکە دەدا بە چەند ڕەنگێک بەردەستەوە بزانەوە یەکەم ئەو ڕەنگە کە ڕکلایمان لێ کردی زیاتر سپی نیشانەدا من حەزم و سپیە ئینشاءالله نرخی چەندە بی وەزانم نرخی 350 دلارە هەموو جیهان نرخی 350 دلار دەی بەڵام بێگومان لە کوردستان 350 دلار نابی لەوانە بۆ 400 بڕوا بێگومان هەموو شتێک لە کوردستان گرانتر دەبین چێ نیتندۆ هەیە چێ بەنیازی نیتندۆیە من وەک خۆم بەنیازم ئینشاءالله دانەیەک لەو نیتندۆیە بکڕم چاوەڕ دەکەین تاوەکومانجی هەش ئەگە بەردەست بیتن ئینشاءالله ئەگەر کڕیم پێتان نیشان دەم وەروە چەند یاریی نیتندۆ ئینشاءالله ئەنجام دەدەین بێکەوە لە دوو ئەڵلقەی ڕابردووی سفرێک ژیری زیاتر باسی GTA 6مان کرد دەنگۆیەکان بازەوەی دەکەن یاریەکە تا ساڵی 2025 بڵاو ناکرێتەوە یاخود لە 2025 بەسەرەوە بڵاو دەکرێتەوە بەپێی جیسن شرایەربی کە یەکێکە لە ئەو کەسانێک کە بە فەرمی قسە لەسەر یاریەکان دەکات بە فەرمی ینی هەواڵە فەرمیەکان زیاتر ئەو بڵاوی دەکاتەوە کە بنج و بناوانی هەموو شتێکی شارە زارەنەوە بازرگانی ڤیدیۆگەیم جیسن شرایر لە نوێترین راپۆرتی لە بلومبەرگ ڕایگەیاندکەوە ئەو دەنگۆیانەی GTA 6 تەواون وەروەها دەنگوویەکی دیکەشی زیاد کرد دەڵێ بەپێی لێدوانی بەپێی ئەوەی بی کە چەند زانیارێکی لەناو کۆمپانیا ڕۆکستاری بەدەستکەتیە نەخشەی GTA 6 دووبارە گەڕانەوەیە بۆ سەر یاریێکی کۆنی خۆی واتە نەخشەکە تاو نوێ نییە بێگومان دەنگۆمان پێشترش چەند لە پارەوەمە دەنگۆمان هێرە GTA 6 کە دەڵێ باسی نەخشەی ڤایستی تێدا مەخشەکەیان گەورەتر کردیا و تەنان جیسن شرایر ئاماژەی بۆش دایکەوە دەڵێ GTA 6 لەوانەیە تێپەڕبوونی کات تێدابیواتە تێپەڕبوونی کات تێدابێتە لە سەردەمەک نەخشەکە بە شێوازێک بی لە پاش 10 ساڵ 5 ساڵ نەخشەکە بگۆڕدرێ بە تێپەڕبوونی کات واتە میکانیکێکی نوێ بخاتە ناو یاریەکە بێگومان ئەوانە هەمووی دەنگۆیە 100% نیە بەڵام ڕۆژ بە ڕۆژ دەنگۆیەکان کاتێککە مەسەرن لە لای قسەک دەکرێت لای قسەک دەکرێت دەنگۆیەکان زۆربەی زۆریان چۆن دەڵێ هاوتەری دەبن کەواتە GTA 6 جارێت چاوەڕوانی ناکەین هەتا 2025 باوەڕ ناکەم بڵاو بکرێتەوە بە هیچ شێوەیەک تا 2025 بڵاو ناکرێتەوە سپرایزمان بکە ڕۆکستار ترێلەرێکی لە 2023 بڵاو کاتەوە یان 2022 ترێلەرێک بینین نازانم بەڵام باوەڕ ناکەم ترێلەری زارێ ببینین چونکە یاریەکە بۆ شێوازە دووربی باوەڕ ناکەم بۆ شێوە زووە ببینین هەرچەند دەبێت پرسیار لەنگۆ بکەم ئایا هەستان لێ GTA 6 بێتەوە سەر ڤایستی یاخود بێتەوە سەر شێوەی سان ئەندرێس یاخود لەسەر شێوەی GTA 5 بەردەوامی لە کۆمنت بۆ چونی خۆتان تکایە بنووسن هەر قسەکردن لەسەر ڕۆکستار و GTA و ڕێد دێت دانهاوزەر ئەو کەسێک کە یاری GTA و یاری ڕێد دێت 1 و 2 ئەوانەی هەموو نووسی یاخود بەرهەمهێنانی لە بۆ کردێت تاوان بڵێن باوکی GTA ڕێد دێت یا دانهاوزەر ئەو کابرەیە کە پار لە بەرنامە سفرێک ژیری باسمان کرد کە کۆمپانیا ڕۆکستاری بەجێ هێشتە وازی لە کۆمپانیا ڕۆکستاری نە ئێستا کۆمپانیایەکی نوێی گەیمینگی لە بۆ خۆی دروست کردیە بە ناوی دێف ستودیۆ یعنی کۆمپانیایەکی دروست کردیە کە تایبەتە بە پەرپێدانی جۆرێک یاری بزەبت هێشتا بزەبزانیاری تاوای لەسەر نازانین بەڵام ئەو کابرایە باوەڕ ناکەم وەکو خۆی یاری دروست بکاتن یاری زەخم دروست بکات لە پاش ڕۆکستاری بەڵام لەوانەیە پشتگیری چکە پارێکی زۆری هەیە و کابرایانی یەکجار دەوڵەمەندە چکە ڕۆکستار پارێکی خێڵی دایتەوە کابرایت بەڵام بە جێهێشتنەکەی پێم وابی کاریگەری لەسەر یاری GTA داهاتوو یاخود ڕێدەد یان بوڵیان هەر یاریەکە ڕۆکستار کاری لەسەر دەکات پێم وابی کارگەری دەکات ئەو کابرێت تاکە کەسە لەناو ڕۆکستاری گرنگی بە چیرۆک و کاراکتەرەکان دەواتە یاریەکان ڕۆکستاری بۆی دەناسرێن کە کاراکتەرەکانیان لەبیر نەکراوە
و چیرۆکەکانیان زۆر سەرنجڕاکێش و لوقوپۆپی زۆرە مەسەڵەن Red Dead Redemption 2 جگەلەوەی تەکنیکەکەی زۆر نایە بەڵام چیرۆکەشی زۆر خۆشە ئەو کابرای چیرۆکی نووسیە ئەو ستودیۆی نوێی کە دروستی کردیان من پێشبینی ناکەم شتێکی زۆر زەبەلا دروست بکەن زیاتر وەکو ئەو وایە دانەوەی تەکنیکێک دروست بکەن یاخود ستودیۆیەک دروست بکەن هاوکاری ستودیۆیەکی دیکە بکات لە بۆ بەرهەمهێنانی یاری واتە زیاتر پاڵپشتی بی بەڵام لەوانەش یاریێکی تاوا نوێ لە سفرەوە دروست بکەن چونکە ئەو کابرای ئەسەن ناتوان یاریێکی GTA دروست بکات چونکە GTA سەر بە ڕۆکستاریە سەر ڕۆکستاری نمایە و بەڵام حەز دەکەم شتێکی نوێ لە دان هاوزەری بینن چونکە بەڕاستی ئەو کابرایە لەناو هەواڵەکان زۆر بەکەین باز دەکرێت چونکە کابرایەکی بزرە زۆر خۆی بەدەر نایەخی تویتەر و ئینستاگرام ئەوشتانە نازام هەیتیانە نیتیان بەرچاوم نەکەتیان بەڵام یەکێک لە گەورەترین پەرەپێدەرەکان لەناو دنیا ڤیدیۆ گەیم لە مێژوودا ڤیدیۆیەکی زۆر سەرنجڕاکێش لەو هەفتەیە سەرنجڕاکێشم ڤیدیۆیەکەکەوە چەند شتێکی بچووک یاخود تەکنیکێک لە ناو یاری Last of Us نیشان دەکاندەچیان لەوانەیە هەڵە بن بەڵام یەکەچیان زۆر جێگەی سەرنجە کە زیاتر دەمێ باسی بکەم ئەیش ئەوەیەکەوە کاتێک کە بە ئابی یاری دەکەی ناتوانیت تۆمی بکوژی لێک لە دیمەنەکان ئابی دەکەوتە بەرامبەر تۆمی تەقی لێ دەکە ئەو زۆر بەتەنە ناو یاری Last of Us بینیوتانە بەڵام ئەگە بێت و یاری The Last of Us هاک بکەی یاخود سیستەمەکەی تێک بشتێنی بتوانانی هەر شتێک لە ناو یاریەکە بچێ بیکە ئەنجامی بدەیت کە بێگومان لە زۆر یاریەکان شتە دەکرێت لەگەڵ واریش کرێت لە ڕێدێدیش کرێت لە GTA کرێت زۆر ئەنجامیاندەیە ئەگە بێت و بە ئابی یاری ناتوانانی تۆمی بکوژیت تەنانەت ڤیدیۆیەکی سەرنجڕاکێش یوتیوبەرێک بڵاوی کردەوەکەوە چەندین جار تەقە لە تۆمی دەکەن نایکوژیت لۆد نییە و ناکوژێت تۆمی جێگەت سەرنجە پرۆگرامینگی یاریەکە ببینی کەوا یاریەکە لێ ناگەڕێت کاراکتەرێک یاخود NPCێک بکوژێت سەرجەم کاراکتەرەکانی دیکە مەسەلەن NPCەکانی دیکە بێگومان دەکوژێن کاتەکە تەقییانە دەکەیت دوو گول لە و پەرسێ گول لە دەکوژێن بەڵام کاراکتەر ڕئیسەکان یەکە جوچ تۆمی بێگومان هاکەکەیان هێشتا نەگەیشتە ئاڕادێ بڵێم بە ئێڵی تەقە لە تۆمی بکەیت ئەوم نەبینیوە بەڵام ئەوم بینیوە کە ئابی ناتوانانی تۆمی بکوژی کە برینداری دەکە بەڵام نایکوژی و چەند گولەش لێدەی هەر نامری جێگەی سەرنج بۆ ڤیدیۆوتم ئاگادار بن لە 20 مانجی هەفت هیچ دیکە یاری نوێ لە بۆ PS Vita بڵاو ناکرێتەوە هەرچەندە پێشترش پێم وتبوون لە بەرنامە سپێشگیریکەوە سۆنی دەیویست PSP و PS Vita و PlayStation 3 ستۆرەکەیان دابخە بە تەواوەتی زیادیش نوێنە بە بڵاو نەکرێتەوە بەڵام کاردانەوەیەکی گەورەی دروست بوون کە گەیمەرانی PlayStation 3 داوایان دەکرد هەر بەردەوام ستۆرەکە وا سۆنی ڕایگەیان گوتی ئۆکەی ئەشتا بەرداوامی دەخین لەوانەیە لە ساڵێک ئەو پەڕی 2 ساڵی کەش PlayStation 3 ستۆرەکەی هەر ئۆنلاین بی گەیمەر بتوانانی یاری لەناو بکڕن بەڵام PSP لە مانجی ڕابردوو بە تەواوەتی داخرا وزەم ئەو مانگەی ویان کۆتای مانجیدا ڕابردوو بۆ شتێکی بابەتەبوو بەڵام PS Vita لە 20 مانجی هەفت بە تەواوەتی هیچ یاریێکی نوێ لە ناوی دانادرێت بەڵکو ستۆرەکە هەر بە ئۆنلاین دەمینێتەوە واتە دەتوانانی یاری لەناو بکڕی بەڵام تەنیا ئەو یاریانەی کە پێشتر لە ناوی بووە واتە یاری نوێ ناخرێتە ناو ستۆری ڤیتای هۆکارەکە چیە هۆکارەکە بۆ دەگرێتەوە سۆنی ناوێ گرنگجی بەو کۆنسۆڵانە بدە سۆنی تەنیا فۆکسی لەسەر PlayStation 4 بەتایبەتیش PlayStation 5 دەیەوێت تەنیا گرنگجی بۆشتانە دەیەوێت گەیمەر تەنیا پارە ناو ئەو دوو کۆنسۆڵی سەر بکە نەحەقیشیان نیە بەڵام حەقی گەیمەرانیشە کە ستۆرەکان مادەم جیهازە کە پارەی پێدایە بەلایکمی 6 ساڵ 7 ساڵ بتوانین بەکاری بینی هەرچەندە زەحمەت ئەوەندە بەکار بێ بەڵام ئەگە بتوانین بەکاری بینی یاری لەناو بکڕین جێگەی سەرنجە شتێکی زۆر سەرنجڕاکێش ئەو هەفتەیە نهێنیەک ئاشکراکرا کە پێم سەیرە تاوەکو ئێستا لە جیهان شتی وام نەبینی بوو واروەها کەسیش باسی نەکردبوو ئەگە بێت و لۆگۆی PlayStation 1 یاخود کاتێک کە PlayStation 1 دەخێ سەری و لەگە بێت و لە سیستەمەکە سەرەتاییەکەی هاچی بکەیت یاخود ئۆپن سۆرسەکەی بکەیتەوە لۆگۆی PlayStation 1 بە 3D دانرا واتە 2D نییە زۆر سەیرە ئەوە ڤیدیۆیەکەیە لە یوتیوب بڵاوکرا بۆ کەسێک ینی هەم کەسێک دەتوانانی ئەو کارەی بکە بەڵام کەس نەیکردبوو لەبەروی هەمومان پێمان وابوو لۆگۆی PlayStation 1 2Dە 3D نییە بەڵام دەتوانین کامێرا بسوڕێنی و لۆگۆیەکە بە 3D نیشان دەدا شتێکی سەیر نییە PlayStation 1 خۆی زۆر بە یاریەکانی بە 3D نیشاندا بەڵام لۆگۆیەکەم تاوەکو ئێستا نەمان دەزانی ئەو کاری لەناو دەکرێت بە 3D بتوانین ببینین جێگەی سەرنجە ئەو دەستخۆشی لە یوتیوبەرش دەکەین کە ئەو کاری ئەنجامدایە PUBG بڕیارە لە مانجی هەفت ئەپدێتێکی گەورە لە بۆ یاری PUBG بڵاو کاتەوە PUBG لەسەر PC و دواتریش لەسەر کۆنسۆڵی تێیدا ماپەکی نوێ بەردەست دەخەن و کارکتەرێکی ناو فیلمی تووسانیش بەردەست دەخەکە جێگەی سەرنجە پێشتر کارکتەرە لە بزانام یەک لە تریلەرە سینەماتیکەکانی پێشتریش هەبوو ئەو کابرا بەناوبانگە لە سین لە کۆریا لە ژاپۆن لە وڵاتانە زۆر بەناوبانگە زیاتر وڵاتە ئاسیاییەکان بەناوبانگە بەڵام ماپەکە جێگەی سەرنجە کە ماپەکە هەندێک شوێنی نوێی تێدا کە یەکەم جار لە جۆریاریە ببینین و هەروەها تایبەتمەندێکیش لە بۆ PUBG زیاد دەکرێت کە یەکەم جار شتای ببینین ناو PUBG ئەویش سێلف ریڤایڤە واتە کاتێک کە داونکرایی دەتوانی هەڵسیەوە ئەوتە پێویست بە کەسێک نییە هەڵدەگرتەوە بەڵام پێویستی بە ئامێریکا وەکو وارزۆنی چۆنە وارزۆنی شتێکی یاخود تایبەتمەندێکی لە خۆ دەدەی
هەڵدەستیەوە بەڵام دەبێت ئامێری بەدەست بخەی ئەو شتەی سەرڤایڤەکە بەدەست بخەی لەناو پەبجیش ئەو شتە بەردەست دەخرێت وا بێگومان من لەوەی ئەگەر کاردانەوەی گەیمەران باشی بەرامبەر ئەو شتێک لە بۆ پەبجی مۆبایلی زیاد دەکرێت گیر بنەوەی چکە پەبجی ستودیو ئەوەی زیاد دەکەن کەواتە لە پەبجی مۆبایلش سەڵسە زیاد دەکرێت نازانم چێ پەبجی دەکات لەسەر پیسی یان لەسەر کۆنسۆڵی تکا دەکەم لە کۆمنت بۆچنی خۆتان لەسەر ئەو یاریە بنووسن ئایا شایانی کردنە ئێستا یاخودنە تاوەکۆم گەیمەران ئاگادار بن مانەڤ مدارمان کرد کە لە زنجیری دارک پیکچەرسیە و یاری لیتل هۆپ ئەیش ئینشاڵڵە لە وەختە بەڵایڤ ئەو یاریش دەکەین کە دووەم یاری دارک پیکچەرسیە سێم یاریشان بەناوی هاوس ئۆف ئاشسە کە بڕیارە لەو ساڵ لە پاییزی ئەو ساڵ بڵاو بکرێتەوە کە باسی چیاکانی زاگرۆز لە کوردستان دەکات هیچ هەترسناکە یاری چوارەمیش کە هێشتا ئاشکران نەکرایە بەڵام ناوەکەی تقریبان نزەی پێکرا لە ئینتەرنێت کە بە ناوی The Devil in Me واتە شەیتان لە ناوە من یاخود ئەو شەیتانەی لە ناوما جێگەی سەرنجە کە ئەو زنجیرەیە لەوانەیە هەر بەردەوامبی هێشتا بەشی سێمیان بڵاو نەکردەوە کەچی بەرهەمێنانی بەشی چوارەم دەستی پێکردیە بە ناوی The Devil in Me یاخود Devil in Me شەیتان لە ناومە یان ئەو شەیتانەی لە ناومە جێگەی سەرنجە من مانەڤ مەدانم زۆر بەدڵ نەبوو بەڵام پێم وابوو یاریێکی خۆش بوو لیتل هۆپیشم کردیە بەڵام پێم وابوو ئەو یاریش لەتڵۆپم کردیە بەڵام حەز دەکەم دووبارە بیکەم پێم وایە یاری سەرنجاکێش بوو هاوس ئۆف ئاشس هیوان بەرزە کە یاریێکی باش بیت کە باسی کوردستان دەکا بەڵام چێ ئەو یاریانەی کردیان چێنی کردیان چێ حەز دەکە یای بەش سێم تاقیکاتەوە لە کۆمنت بۆچنی خۆتان تکایە بنووسن ئاغەت خۆ لێمە دەسەر بەخۆڕام توزانم چییە ئەخەت ڕاوڕا چن ڕێدمیەک نەوعیان زۆرە مۆبایلانە لەو هەفتەیە لە پلەیستێشن ناو چەند یاریێک ئاشکرا کرا بێگومان گەورەترینیشیان یاری ڕێد دێد ڕەدەمشن دووە کە لە هەفتەی ڕابردوو پێشبینی بوو دەنگۆ بوو ئەو دەنگۆیەشمان ڕازدار چوو هەموو ڕێیان پێتان دەڵێم کە زۆربەی کات باسی دەنگۆیەک دەکەم ئەگە پێم وابن ڕازدە دەچی پێتان دەڵێن ڕازدە دەچی ئەو دەنگۆی ڕازدە چوو ڕێد ڕەدەمشن دوو لەسەر پلەیستێشن ناو بەردەست دەبیتن و تەنیا بە شێوەی داوڵۆدش بەرزەکە پێم سەرنجە ناتوانین سترینی بکەیت تەنیا دەبی داوڵۆندی بکەیت وەروەها یاریەکی یاری جەجمنت و وەروە یاریێکی دیکەش کە لامگرینیە لەسەر پلەیستێشن ناو ئاشکرا کرا ئەو کەسان پلەیستێشن ناو بەکاردێنین دەتوان ئەو مانگەی سود دوو یاریە سێ یاریە و لەگەڵ هەزار یاری خۆی کە تێیدا وەربگرن خارە فیل سپێنسەر دوو هەواڵم هەیە لەسەری یەکەمیان خارە فیل سپێنسەری کۆمپانیای ئەکسبۆکس لە چاپێکەوتنێک گوتی یاری فەیبڵ زیاتر هەوڵ دەدەن بەخۆ یاریەکە تۆزێک بریتانیە لە بەرەوەی زمانی یاریەکە بە شێوەیەکی لەهجەیەکی بریتانی نووسرا یاریەکە بریتانی دەبی ئەو جارش لە هەجەکی ئەمریکی نابی و شتێکی سەیری باسکردوتی فەیبڵ پێش ئێلدەر سکرۆڵ 6 بڵاو دەکرێتەوە جا هەواڵە چم هەیە لەسەر ئێلدەر سکرۆڵ 6 کە پێشبینیە کرا یاخود دەنگۆیەکە وێنەیەک دزەی پێکرا کە دەڵێ یاریەکە لە ساڵی 2026 بڵاو دەکرێتەوە ئێلدەر سکرۆڵ 6 کات ئەگە ئێلدەر سکرۆڵ 6 2026 بی فەیبڵ پێشەوەی بڵاو دەکرێتەوە لەوانەیە فەیبڵی 2022 لەوانەیە فەیبڵ 2023 ببین وەکو خۆم پێشبینی دەکەم فەیبڵ لە 2023 ببینین فەیبڵ یاری سەرنجاتیشە من بەشی یەکەم ئێستا خەریکم لە Xbox Series ئەنجامی دەدەم دەمێت ئاشنای دنیاەکەی بم فەیبڵم قەت نەکرد بوو بەش یەکەمی تۆزە کۆنە بە کوالتی 360 ریماستەر و شت نەکرێت کوالەتێکی تۆز گەسکاری کرا بەڵام هەر کوالتی 360 چیرۆکی خۆشە فەیبڵ بەڵام دوو سێم نەکردی نازان چۆنە وەزان بەش چاریشیە نازان هەیتیانە بەڵام ئێلدەر سکرۆڵ بەڕاستی یەکە لە گەورەترین و زەخمترین یاریەکان لە مێژوودا بەتایبەتی سکایریم ئەوە میلیۆنان کۆپی لێ فرۆشە بەشی شەشەمیشی بێگومان من لەوەی دنیا دەهەژێنی کاتێک بڵاو دەکرێت لەوانەیە لە کوردستان زۆر بەناوبانگ نەبی ئەو یاریە بەڵام تەواوی جیهان بەتایبەتی لە ئەمریکا زۆر بەناوبانگە یاریێکی دیکە هەیە بەناوی پێرفێکت دارک تاوەکو ئێستا یەک ترەیلەری بڵاو کرایتەوە بەڵام ترەیلەرەکەی نیمچە گەیمپڵێ نیمچە ڤیدیۆیە شەشی بابەت هەیە ئەو یاریە کامێری کەسی یەکەمە فیل سپێنسەر لە مقابلەیەک ڕایگەیاندکەوە هۆکاری ئەوەی کە دارک پیکچر هۆکاری ئەوەی کە پێرفێکت دارکی دووبارە ریمێک دەکەنەوە یاخود نوێ دەکەنەوە دووبارە دەست پێ دەکەنەوە هۆکارەکەی بۆی دەکاتەوە کە زۆرینەی ئەو یاریانەی کە ئەکسبۆکس ئێستا خاوەنددارێتی دەکەن پاڵەوانەکەیان پیاوە پێویستی بە پاڵەوانێکی ئافرەت بەڕاستی ئەگە تەمشایەکی یاریێک ئەگە سەیرێکی یاریەکانی ئەکسبۆکس پێ قسەکەی فیل سپێنسەریش ڕاستە کە زۆربەیان پاڵەوانی پیاوی تێدا ئێستا پلەیستێشن چەند پاڵەوانێکی ئافرەتی هەیە بۆ نمونە لە یاری دەڵاستە بەسمان هەیە هۆرایزنمانە دو یاری زەخمەتران لە نوێترین یاری ڕاچێتان کلانچیش پاڵەواری کارکتەری ئافرەتیان لە بۆ زیاد کردیا خود ڕگەزی میان لە بۆ زیاد کردیا بۆیەش پێم وایە ئەکسبۆکسش پێویستی بۆ شتەیە بۆیەش یاری پێرفێکت دارک دووبارە دروست دەکرێتەوە کە من یاریەکەم نەکردیا بەڵام حەز دەکەم بیکەم چه حەزی لێ یاریە کۆنەکە بۆ جارێکیش بێ ڤیدیۆ تاقیکردن لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن تویچەرەکەیە ستریمەرەکەیە تویچی دەکاتن بەناوی سەمیت 1 شتێکی لێ بابەتێ سەمیت 1 جیە ناوی عادەتی و کابرایەتە ڕیکۆرد یاریەکان بشتێنی ئەو جارە ڕیکۆرد یاری ماکس پین سێشکاندیە کە ساعتە کوشتێکی پێچووە
تۆ یاریەکەی بڕیا بە سپیدڕان بە هارد کۆر واتە یەک زار بمری خلاص هەموو شتەکە دیلت دەبێت تێگەی سەرنجە و کابرایم زۆر یاری زەخم و قورسی بە هارد کۆر تەواو کردیە پێم وایە بەشر نییە پێم وایەوە بوونەوەرەی ئاسمانیە هاتە ناو لاشەوی ئەو گەیمانە تاقی دەکاتەوە دوایین هەواڵی ئەو ڕم کە هەواڵێکی گەورەیە بەڵام لەوانە لای زۆربە تا گریگ نەبی ئەویش کۆمپانیای پلیستیشن هەڵسایە بەکڕینەوەی کۆمپانیایەک یاخود پەرەپێدەرێکی کڕیتەوە کۆمپانیاش پەرەپێداری کردەوە بەناوی نێکسس ئیشیان چیە یاریەکان دەخەنە سەر PC واتە پۆرتی دەکەن بۆ PC لە چەند هەفتەی ڕابردوو باسی ئەوم کردێکەوە پلیستیشن خەریکە زۆربەی یاریەکانی خۆی دەخات سەر PC بۆ منە ئەو ساڵ یاری دەیزگۆنیان خسەر PC پار بوو وەبزانم یاری پار بوو یان پێرار بوو یاری هۆرایزنیان خسە سەر PC و دەنگۆشەیەکەوە دەڵێ یاری گۆس ئۆف سوشیماش بخەنە سەر PC و زۆر یاری دیکە بڵاتبۆرم بخەنە سەر PC واتە ئەو یاریەک کوالڵەتی بەرزانی پلیستیشن کە ژماری زۆری لێ فرۆشارەسە پلیستیشن واتە پلیستیشن هیچ لەدەست ناداگە بیخاتە سەر PC چکە یاریەکان کۆنن بەڵام بەناوبانگن و گەیمەرانی PC لەوان تاقییان نەکردیتەوە دەیخەنە سەر PC و پێویستی بە کۆمپانیایشیە یارمەتی ئەو کارە یارمەتی ستودیویەکەی بدا و ستودیو یاریەکەی بەرمینیان لە ئەوەی بە شێوێکی ئاسانتر و باشتر بیخەنە سەر PC لەبەرەوەی یاریشی وەکو هۆرایزن کاتە کە سەر PC کێشەی تەکنیشیەکدار زۆر بوو هۆکارەکەی بۆ هۆکارەکەی ئەوە بوو ستودیۆی گرۆلا گەیمز زۆر شارەزانینە لەوەی کە کوالڵەتی یاریەکە بخەنە سەر PC بۆی کێشەی تەکنیکی زۆر بوو بەڵام بە هاتنیە کۆمپانیاکی وەکو نێکسس پاڵپێدەرێکی یاخود پاڵپشتێکی گەوری ستودیوەکانی سۆنی دەکات بەگشتی واتە تۆ سۆنی بەخۆی دەڵێ ستودیۆمان کڕیە لە بۆ ئەوەی یارمەتی هەموو ستودیەکان بدەن لە هەر کارێکە بمانێ واتە ستودیە پاڵپشتی هەموو ستودیەکانی پلیستیشن دەکات ئاجا گواستنەوەی یاریەکەیان بیدە بۆ PC یان هەر کێشەیەکی تەکنیکی بیان هەر کارێک بیکە ستودیەکە پێویستیان پێی هەیە ئۆکێ ئەوڕێن ئەو بەرنامەی نوێ سفرێک ژیری بوو هیوادارم بەدڵتان ببی سێشەمان ئیشاڵە بەرنامەی نوێتان پێشکەش دەکەم و ئەگەر هەواڵی گرینگ هەبوو یان ستیت ئۆف پڵەی هەبوو کۆنفرانس هەبوو شت هەبوو جمعانیش هەر ئەنجامی دەدەینەوە لەوانەیە بیکەینە هەفتەی 2 ڕۆژ ئەگە هەواڵی گرینگە بوو ئەگەرنا هەفتەی ڕۆژێک لە ڕۆژانی سێشەم زۆر باش دەبیتن ئینشاءڵڵا بەدڵتان دەبیت کا دەکەم دوگمەی لایک دا بگرن سبسکرایب چناڵ بکەن کۆمەڵە ڤیدیۆیەکی نوێ بەڕێوەیە ڕۆژانە سەردانی چناڵ بکەن ڕێز و خۆشەویستم قوڵ بکەن تا ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەنبی لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم